بە پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە ئێمە 12 کەس تا ئێستا تۆمار کراوە بە فەرمی. ئەوانەی کە چاک بوونەتەوە 52 کەس تا دوێنێ چاک بوونەتەوە، 11 هاوڵاتی تر چاک بوونەتەوە ڕۆشتونەتە ماڵەوە، یعنی کاتە 63 ئەم 11مان ئێستا یعنی ڕایگەێنین، پێشتر ڕامان نەگەیاندووە. دەوامی ڕێکارەکانی خۆمان تون دەکەینەوە و داوا لە هاوڵاتیانەکەین پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن. ئێوە خۆتان ئەزانن یعنی ئەم ڕێگایەکی دوور و درێژە و تەنها بە داخستنی شارەکان بە چەند ڕۆژێک کێشەکە چارەسەر نابێت. بۆیە ئێمە بیرمان لەوە کردوێتەوە کە پلانێکی جێگرەوە یا پلانێکی بەدیل بۆ ئەوە دابنین کە ئەگەر لە ماوەی چەند هەفتەی داهاتوودا دوای قەدەغکردنی هاتوچۆ حکومەت ویستی بە بەرنامە کارەکان یان ڕێکارەکانی ژیان ڕێک بخاتەوە، ئێمە بۆیە لێرەوە داوا لە هاوڵاتیانەکەین کە ئەچنە دەرەوە ماسک بەکاربێنن، ماسک هەر کەسێک ماسکی دەستەکەوێت توانێت ماسکەکە بەکاربێنێەوە. ئێستا بە خۆشحاڵیەوە ژمارەیەکی زۆر کارگاتوەتە شاری سلێمانی و ژمارەیەکی زۆر ماسک بەڕێگەوەیە کە ئەگاتە ئێمە زانیاریمانەیە ئەگاتە شاری سلێمانی و ئەتوانم بڵێم ماسک بە هەرزانتر دەستەکەوێت لە چەند هەفتەی ڕابردوو و ئەگەر ماسکیش نەبێ هەموو هاوڵاتیەکە توانێت ملپێچێک یا پڕۆیەک بەکاربێنێ بۆ داخستنی یان بەستنی دەموچای خۆی بۆی هەم خۆشی بپارێزێ و ئەم خەڵکی کەش بپارێزێ و دەستکێش بەکاربێنێ. و ئێمە داوامان لە هێزەکانی ناوخۆ کردووە و لە هێزە ئەمنیەکان کردووە ئەگەر هەر هاوڵاتیەک لە دوکانەکانیان یان لە شوێنی فرۆشتنەکانیان ئەو شوێنانی کە مۆڵەتیان پێدەین بۆی کارەکان بکەن لەبەر بەرژەوەندی هاوڵاتیان، ئەگەر ئەو ڕێنمایە تەندروستیانە جێبەجێ نەکا جارێکە ڕێگەی پێ نادرێت کارەکانی بکە و پێویستە هەر هاوڵاتیەک لە دوکانەکەی یا لە شوێنی فرۆشتنەکەی یا هەر کارمەندێکی تەندروستی یان مۆزەفێکی بانک ئەگەر سەردانکەرەکانی ڕێنمایە تەندروستیەکانیان جێبەجێ نەکرد ئەبێ کارەکانی بۆ بەڕێنەکات و ئێمە لێپێچینەوە لەگەڵ ساحەبکارەکان ئاکەین و یعنی ئەگەر تۆ بچیتە مارکێتێک ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ نەکەی بەرپرسی ساحەبی مارکێتەکە بەرپرسیارە لە تۆ و ئەبێ ڕێگەت نەدا کە شتت پێ فرۆشێ ئەگەر ڕێکاری تەندروستی جێبەجێ نەکردبێ و ئەمە واکە ئێمە دەستکراوە بین بۆ ئەوی دوای ئەم چلوەش کاتژمێرە و من لێرەوە ئەمەوێ سپاسی تایبەتی پزیشکان و کارمەندانی تەندروستی بکەم کە بەڕاستی لە هەوڵ و ماندووبوونێکی زۆران و شەو نەخۆنیەکەن بۆی ئەو نەخۆشانە چاک بنەوە و چارەسەر وەربگرن و ئەو نەخۆشانە بدۆزنەوە کاڵگری ڤایرۆسەکەن. لێرەشەوە داوا لە هێزە ئەمنیەکانەکەم تا چەند کاتژمێری داهاتوو کە ئێمە کارەکانی خۆمان ڕێگەخین ڕێگری لە پزیشکان و کارمەندانی تەندروستی نەکەن کە ئەچنە سەر کارەکانیان، چونکە ئێمە زۆربەی شوێنەکانمان لە کاران و لەبەرەوەی بڕیارێکی کتوپڕ بووە و هەموو ڕێگە پێدانەکان ئیلغا بۆتەوە، پێویستە جاری ینی ڕێگەپێدانی نوێ بکەین و ناکرێ پزیشکان و کارمەندان ڕێگریان لێ بکرێ. بۆیە داوایان لە یەکەم بەدڵێکی گەورەوە ڕێگە بە پزیشکان و کارمەندان بدەن.